لە درێژەی یاریەکانی خولی پلەیەکی کوردستان و لە هەفتەی دووەمی خولەکەدا یانەی ڕزگاری لە نێو یاریگای خۆی میوانداری لە یانەی بابانی سلێمانی کرد. میوانەکەی ڕزگاری نیوەی یەکەمی یاریەکەی بۆ خۆی داگیر کردبوو. زۆرترین هێرشیان بردەسەر گۆڵی ڕزگاری خانەخوێ. تاکو لە خولەکی 43 هێرشەکانی یانەی بابان گۆڵێکی لێ سەوز بوو. یاد عوسمان یانەکەی کرد بە خاوەنی گۆڵی یەکەم. یانی ڕزگاری لە نیوەی دووەمدا لە ڕێگەی چەند گۆڕانکاریەکەوە دەستی گرت بەسەر یاریەکەدا و تۆڵەی گۆڵەکەی یانەی میوانی لە ڕێگەی سەیوان محەممەد لە خولەکی 61 کردەوە و ئەنجامەکەی یەکسان کردەوە. هێرشەکانی ڕزگاری درێژەیان هەبوو لێیان هێشت یانەی میوان خاڵێکی یەکسانبوونەکە وەربگرێت و لە خولەکی 88 هۆشیار ئەحمەد گۆڵی دووەم و بردنەوەی بۆ یانەکەی تۆمار کرد و 3 خاڵی گرنگی بە ڕزگاری بەخشی و یانەی بابانی لە ئومێدی بردنەوەی یەکەم خاڵی ئەم وەرزەی خولەکە بێبەش کرد. الحەمدوللا ئەمڕۆ لە گەڕی دووەمە لە یارگای خۆمان توانیمان 2-1 لە بابانی خۆشەویست بوونەوە. سەرتا پیرۆزە لەو جمهورە خۆشەویستە. سەرەڕای ئەوەی ئیمساڵ ئەتوان بڵێم کۆتاییانە بووین دەستمان کرد ئامادەکاریەکان، بەڵام الحەمدوللا توانیمان لە 2 یاریە ببینەوەی کە لە درۆ یارگا خۆمانی کشان لە یارگای خۆمان. ئیشەڵڵا هەوڵەدەین یارەکانی داهاتوو باشتری شیاری بکەین. لە ڕاستیدا مەشق و ڕاهێنانەکانمان زیاتر لەسەر ئەو شێوازانەیە کە تۆپی درێژە ئێمە لە تۆپی درێژە چۆن بڵێ دیڤاکانمان لە بەرگریشە باشن، بەڵام لە تۆی بەرزە هەست ئەەکەین تۆزێک کێشیان تایە و مەشق و ڕاهێنانەکانمان زۆر زیاتر کردووە لەسەر ئەو شێوازە یاریکی باش ئەنجامین، هەوڵ بۆ ئەنجامێکی باش ئەین، بەڵام بە فرسەیەک یاخود دوان تۆ باگاچێتە گۆڵە و کۆتایی پێێت و ئیتفقی بەرامبەرمان دەسەکا بە بەرگریەکی چڕ. ئێمەش هەوڵەین یارگەیە تەعادل بکەین و یاخود ئەنجامێک بیکەینەوە بە ئەنجامێک کە سەرکەوتن بێ، بەڵام یاریکردمان باشە بەڵام ئەنجامەکان بۆ شێوەیە یەکامانەوێ. بەم ئەنجامەش یانەی ڕزگاری بە کۆکردنەوەی 6 خاڵەوە چووە پلەی سێمی ڕیزبەندی خولی پلەیەکی کوردستان و بە جیاوازی گۆڵ لە دوای خانەقینی هەوسنووریەوە دێت و یانەی بابانیش دووەم یاری لە سەریەکی بە شکست کۆتایی پێهێنا و بەبێ خاڵ و بە پلەی نوێیەمەوە گەڕایەوە سلێمانی. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی ڕزگاری.